بەڕێبەرایەتی دانەڵد ترامپ پێی نیاوەتە قۆناغێکی نوێی فشارە ئابوووریەکان بۆ سەر ئێران، قۆناغێک کە حکوومەتی ئەمریکا بە دیدەی ناوی دەبا. ئەم دەستەواژەیە لەشکرکشی هاوپەیمانان لە ساڵی 1944 دەهێنێتەوە یاد کە بە دەستپێکی هێرشی کۆتایی بۆ ڕزگارکردنی ئەوروپا لە داگیرکاری نازیەکان ناسراوە. واشنگتۆن ئێستا لە هەمان دەستەواژە بۆ وەسفکردنی قۆناغێکی نوێی گوشاری ئابووری بۆ سەر کۆماری ئیسلامی کەڵک وەردەگرێت، گوشارێکە نەک هەر دەم و دەستگا و کەرتابووریەکانی ئێران دەکاتە ئامانج، بەڵکو و کۆمپانیا و بانک و وڵاتانەش کە بەردەوامن لە بازرگانی و هاوکاری ئابووری لەگەڵ ئێران دەکرێنە ئامانج. دوایین زانیاریەکان لە کۆشکی سپیەوە لەگەڵ هاوکارم مەریوان حەمەد هاوتێ دەکەین. مەریوان ئەمڕۆ لە جیاتی هیوا کە بە دوواداچوون بۆ پرسەکانی کۆشکی سپی دەکات لەگەڵمان دەبیت. دەمێ بزانم نوێترین زانیاریەکان لە کۆشکی سپیەوە سەبارەت بە ئەم گوشارە ئابووریانەی کە بەسەر ئێراندا دەسەپێنرێت تۆ پێمان بڵێ چی هەیە؟ بەڵێ خۆشبەختانە ئەرکێکی زۆر قورسە شوێن هیوا بگرینەوە، بەڵام خۆشبەختانە بۆ ماوەیەکی زۆر کورتە بێت و کاگیوا گەڕێتەوە. بەڵێ سزانیەکان تەنها کۆماری ئیسلامی ناگرێتەوە، بەڵکو ئەو وڵاتانەش و ئەو کۆمپانیانە و ئەو دامەزراوانش دەگرێتەوە کە مامەڵە لەگەڵ دەوڵەتی ئێراندا دەکەن. تۆڕێکی فراوان لەو سەرچاوانە کە کڕیاری نەوت و بەرهەمەکانی ئێران هەمویان دەکرێنە ئامانجی ئەم سزانیانە. ئەمڕۆ چەندین بەرپرس لە ئیدارەی ترامپ وردەکاریان لەسەر ئەم بارودۆخەیەوە، هەرچەندە هەموو وردەکاریەکان ئاشکرا کراون، بەڵام زانیاری زۆرمان لە بەردەستایە لەو بارەیەوە. ئیدارەی ترامپ سزانیەکان بە گەورەترین هێرشی دارایی دژی دوژمنەکان ناوزەند دەکات و وەکو وتێ ئەمە بە ڕۆژی دیدەی وەسفەکرێت و ئەوانەی کە تۆڕەکانی گواستنەوەی دەریایی مامەڵەدارایەکان تەنانەت کۆمپانیا و بانک و وڵاتانی دەرەوە و یەکێک دەبێت لە تونترین سزاکان کە ئێران دەگرێتەوە. بزانین تایسە بەکوێگات، بەڵام لە ئەمڕۆوە دەست پێکات و ئێران چەندین ساڵە لەژێر چەندین جۆری فشاردایە، بەڵام ئیدارەی ترامپ ئەم فشارانە توندتر دەکات و بەگشتی پەیامی ئیدارەکەوەیە کە ئێستا دوای چەند مانگێک لە قۆناغ یان لە هەڵمەتی سەربازی دژی ئێران ئێستا چینە قۆناغێکی تر بۆ زیادکردن و توندترکردنی فشارەکان دژ بە ئێران. باشە بەریوان، ئەرماجە سەرەکی یا واشنگتۆن چییە ژوان فشارێن ئابووری؟ ینی ڕێڤەبەریا ترامپ دخوازە چ پێک بینە بڤێ ڕێبازی؟ بەڵێ بەرپرسانی ئیدارەکە هەتا ئێستا دەڵێن ئامانجی سەرەکیان ئەوەیە کە سەرچاوەدارایە سەرەکیەکانی ئێران ببڕن، بۆمەش ئامانجیان نەوت و تۆڕەکانی دارایی و گواستنەوەی پارە و کۆمپانیانشە کە هێشتا مامەڵەی ئابووری لەگەڵ ئێراندا دەکەن و کۆشکی سپی ڕایگەیاندوو یان ئیدارەکە ڕایگەیاندوو ئەم شارە ئابووریانە ڕەنگە ئێران ناچار بکات هەڵسوکەوتی خۆی بگۆڕێت و بە تایبەتی لە پرسی بەرنامەی ئەتۆمی ئێران و هەژمونی ئێران بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لەسەر و گروپانەی بە وەکالەت لە بری ئێران ئیش دەکەن و هەروەها کردنەوەی تەنگەی هورمز. بە شێوەیەکی گشتی پشتیوانانی استراتیژیەکە ئەڵێن ئێران ئێستا لە بارودۆخێکی زۆر لاوازدایە و باشترین کاتە بۆ زیادکردنی فشار لەسەر ئێران. ئیدارەی سەرۆک ترامپ باوەڕی وایە کە داهات و دەمارە ئابووریەکانی ئێران زیاتر سنووردار بکرێن، تاران بە شێوەیەکی گشتی لاواازتر دەبێت و ناچار دەکرێت کە سیاسەتەکانی خۆی بەرامبەر بە بەرنامەی ئەتۆمی و بەرامبەر بە ناوچەکە پاشەکشە پێ بکات. باشە مەریوان، وەک دەزانین ماوەیەکی زۆرە تاران و با بڵێن ئێران بەگشتی لە دۆخێکی زۆر دژواری ئابووریایە. باشە ئەم سزانە چ دەگۆڕێ لەم دۆخە؟ بەڵێ زۆر ڕاستە، ئێران ماوەیەکی زۆرە لەم بارودۆخایە وەکوتم لە ساڵی 90ەکانەوە تا پێشتریش لە ژێر چەندین شێوازی گوشاری ئابووریە بووە، لە شرسای ئابووریە بووە. ئێران ئێستا ڕێژەی هەڵاوسانی لە ماوەی نزیکەی 100 ساڵی ڕابردووە زیاترە. لە جەنگی جیهانی دووەمەوە ئێران ئێستا هەڵاوسانی ئابووری لەو کاتەوە ئەوەنەی ئێستا زیاد نەبووە. نرخی هەموو شتومەکەکان
گران بووە لە ئێرانە سەرچاوی داهات کەم بۆتەوە. ئیداری سەرۆک ترامپ ئەیەوێت کە سەرچاوە داراییەکان زۆربەی زۆری شادەمارەکانی داهاتی ڕژێمی ئێران لە بوارە گەورەکانی نەوت و گواستنەوەی دەریایی هەمووی بکات کەمتر بکاتەوە بۆی کە ڕژێمی ئێرانیان کۆماری ئیسلامی ئێران نەتوانێت خۆی بژێنێت، نەتوانێت سەرچاوی داهات دابین کا بۆ خەڵک و هەروەها نەشتوانێت هاوکاری ئەو گروپانە بکات کە بە وەکالەت دژی وڵاتانی تر لە ناوچەکەیە بە وەکالەتی ئێران شەڕ دەکەن. بۆ ئەم هەنگاوانە بە شێوەیەکی ئەم هەنگاوە نوێیانە بە شێوەیەکی گشتی ڕژێمی ئێران لە ڕووی دارایی و داهاتەوە ڕوبەڕووی فشارێکی زۆر زۆر توندر یا ئەم ئامنجەکە وایە کە ڕوبەڕووی فشارێکی زۆر توندر بکەنەوە لە جاران و نوێترین ئامرازە بۆ دەسەڵاتداری دارانی ئەمریکا بۆی ئێران ناچار بکەن کە لەسەر مێزی گوشتوگۆ دابنیشێت و مل بۆ داواکانی بدات. گەلێک سپاس مەریوان حەمەد، سپاس ئۆڤان و چە و گاهیان.